بەناوی ڕەهبەری موسا بەنار و شەجەر هەناسەی عیسا مردوو زیندوو کرد. بینەران و بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕشادی و کامەرانی بێت. من ڕۆمیار فارس خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە نوێنڕقەیەکی بەرنامەی ساباتی گەڕیان بە خزمەتتان شاد دەبمەوە کە بریتیە لە خوێندنەوەی دیوانی شاعیران و شعری کلاسیک. سەرەتای بەرنامەکەشمان بە پارچەیەک گۆنداوەی شاعیری گەورە کاردۆخی دەست پێ دەکات و کە دەڵێت: پیر و ڕیشچەرمە دنیا دیدە و ڕاست، زانا و فامیدە تەمام پیا خاس، ئاما و دیش وە چەم کەش و کۆ و سارە، قەبر و شەهیدە جێدەگا و یارە، دیم هەڕەشپیمە تاواچی فڕی، گرەوی و ناڵی دەنگی بەرچڕی، بەکام نایەوێ چی کوردستانە، خەفەتی فرەم پەی ئانیشانە، بەدەستی وێیە نیریەی نیشانە. هەروەها شاعیری گەورە شێخ ڕەزای تاڵەبانی لە پارچەیەک گۆنداوەیدا لە وەسفی پەیامبەردا دەفەرمێت: یا ڕەسوول الله، نەباشەد چون سەگ ئەسحاب الکەهف داخل جەنەت دەرزومرێ ئەسحابی تۆ، ئەو سەگی ئەسحاب الکەهف من سەگی ئەسحابی تۆ. حەزەتی مەحوی لە شعرێکیا ئەفەرمێت: ئەرێ دڵ بێ شەرابی لعلی گوڵ ڕەنگت لە چڵچی بکە، کە جیلوەی گوڵ لە گوڵشەندا نەبێ، بولبول لە چڵچی بکە، کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە، نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵچی بکە. هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت دامەرێنێ چاو، ئەرق ڕشتن نەبێ شەخصی لە کاری خۆ خەجڵ چی بکە. بە ئاهم گەڕەقی بانت بسووتێن ئەی گوڵی ڕەعنا، بەڕەنجە تو خودا شۆرە لە ئاقاری چقڵ چی بکات. سەفەر جائیز نییە با بۆ حەرەم بێ لەو بەرووبوومە، فەقەت مەجزووبی زنجیری نەسیبی ئاو گڵ چی بکە. فەڵەک هەرگا کەسێکی هەڵبڕی وەقتی هیلاکەتیە، کەسەر بۆ گەینەپەت بێ پێ لە کورسی و ئەسکەمن چی بکات. لە عوشاق و ڕەقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرگێڕا، کە ئاسک ئادەمی یا سەگ ببینێ غەیری سەڵ چی بکات.
چه حاجت نرگسی مستت بکەم وەسفی مەخموری کە چاوێ سولمە کێشراوی خودایی بێ لەکل چ بکات لە هەر جێیەک هەڵێ خورشیدی عشقی گوڵ ڕوخان مەحوی ئەگەر عەقلی بێ لەو جێگە ئاوزنگی عەقڵ چی بکات هەروەها حەزەتی مەحوی دەڵێت وەکو ڕۆژ ئەو مەها لەو دوورە دەرکەوت لەمێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت کە ئەو لێ و ددانەم دی بەجارێ لەبەرچاوم هەموو لەعن و بوهۆر کەوت وەنەوزێکی شەوێدا گەیە سەرم و وتی هەستە هەتاوت وا لەسەر کەوت لەکێ یا ڕەب خەبەر پرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت دڵم وەک شێری بێشەی شۆلەگرتوو لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت بەتیر ئەمڕۆ دڕی وا هەرچی پێشهات خودا پێداوە هەر کەس بەر نەزەر کەوت لەسەر خۆچوو بەدەم گریانەوە دڵ گەڵک کاتێ کە ئەم منداڵە دەرکەوت لە ڕۆژ ئاواوە ئیمشەو بێنیقابە مەهی من ماهی عالەم مەفەڕ کەوت هەروەها حەزەتی مەحوی لە شعرێکی تردا دەڵێت شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەو وتی ناچێگەیشت تەجربەی مەردانە شەو هەرسیە بەختانی عیشقە مەزهەری نووری هودان شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەمسیە ڕۆزی منە پۆشی نییە عەیبی کەسان ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو نەبووە نابینێ لە شەو مەحرەمتر تا ڕۆژی حەشر پەردە پۆشە هەمدەمە هەم دەردی عوشاقانە شەو
شەو هەموو شەو چاوەڕێیە ڕۆژ هەڵێ هەر ڕۆژ هەڵات مەحوە سەرتاپا لەبەر پێیە فیداکارانە شەو فرقەتی ڕۆژە دەرونی کردە داغێکی سیا وەک بنی سەودا زەدە و ئاتەش زەدەی هیجرانە شەو گەر فیراق ئاگر هەموو ڕۆژێ لە جەرگم بەرنەدات بۆ هەموو شەو تیرە دڵ سینەی زوو خاڵستانە شەو تیرەگی وا فەزلی بۆ نادەم بەسەر ڕووناکیە منشەئی ئیزهاری جیلوەی فەیزی سوبحەینانە شەو هەر لە تاریکی شەوایە ڕێدرن ئەهلی نیاز ڕازی دڵ ئیشفا بکەن خەڵوەتگەهی خاسانە شەو تێبگەن بۆچی بەجانن تالیبی شەو عاشقان نیوە شەو بوو وادەگاهی هاتنی جانانە شەو هێندە ساحب سڕە میعراج و شەوی قەدر و بەرات خاسەجاتی ئەون و ممتازە بەم ئەسرارانە شەو هەر کەسێ تالیب بە دوڕی معریفەت کۆکردنە پڕ لە دوڕە دەریایەکی بێمەهلەکەی خنکانە شەو هەروەها حەزەتی مەحکی لە شەعرێکدا دەڵێت لە مەیخانە خوا گەر ئێمە دەرچین بە کێ بین ئیلتیجا بۆ کێ هەدەرچین کە ئێمە چوونە جەننەتمان بە تۆدا لە ئێمە لا دەزاهیت ئێمە هەرچین خەتوو زولفی بە یەکدا دێ لەسەر ڕوو مەگەر زەمب و خەتا شەڕیە لەسەر چین
دەبا وەشما دەدا مەوج ئەشکی حەسرەت کەمەرتی گرتە باوەش تا کەمەرچین ئەوەندە تەنگ و ناخۆشە لە دنیا خۆشە دەرچین ئەگەر چی بۆ سەقەر چین محاڵاتە لە بەندی زولفی دەرچوون چەهاچینە چەهاچینە لەسەر چین سەرت پێ لازمە مەی بازە مەحوی ئەبێ دولبەر کە هات ئێمە بەسەر چین بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست کۆتایی بەرنامەکەمان بە پاشەیەکی تری هۆنداوەی شاعیری گەورە مەحوی دێنین کە دەڵێت بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوا نەکەم چی بکەم بە شەمعێکی وەها چاری شەوێکی وە نەکەم چی بکەم لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەر داخی سەودایە دەسا ئەم نەقدە دەردی عشقی پێ سەودا نەکەم چی بکەم بەجێ ماوم لە یارانە بەجێ ماوم ئەجەل زوو بە بەمردن لەم قسووری ژینە ئیستیعفا نەکەم چی بکەم دەڕێ ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەناپێمە دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆمە نەکەم چی بکەم دەمێکە شاری پرشۆری محبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشا نەکەم چی بکەم لەسەر تۆ دوژمنمە دنیا قەزی ئەم مانع الجەمعە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیا نەکەم چی بکەم ئەوا لەیلا بۆ ڕۆژی حەشر ئەدا وادەی لیقا مەحوی دەسا تا قامی قیامەت ئاهوا وەیلا نەکەم چی بکەم بینەران و بیسەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تاکو بێگەشتەوەمان هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین ڕێزی پێشکەشکاری بەرنامە ڕۆمیار فارس برایانی کۆنتڕۆڵ قبول بفەرمونون چەپکێک گوڵ و چەپکێک نێرگس مەرگتان نەبینین هەرگیزە و هەرگیز